مامۆستا بەشیر گوتی کاکە سەعات 11 ئەمە نوێژی تەراویح دەکەین سڵات تەسبیحیش دەکەین سەعات 12 سەعات دەوری 12 خلاص بوو خەڵکە هاتن گوتیان کاکە ئەدی مامۆستا گوتم وەڵڵاهی کاکە مامۆستا نوێژی کردی ڕۆیە ئێمە لێرە نەبووین ئەمە لە مەعرەس بووینە ئەو دەیگۆ وەڵڵا ئەمەدا ئیشێ بمە یەکوتم کاکە چ بکەم ئەمە حاليا لەوە سەعات 3 تا ئێستاوە لێرەمە بەڵام وەڵڵاهی فەوزەوی بوون وەکو فەوزایەک هاتن گوتم کاکەەوە پێشتان یەکێکی اختیار کرد لەختا با پێش ئێستا لەبۆ بکاتن چێ پێش نوێژی کرد مامۆستا بەشیر نوێژی خۆی کرد و تەواوی کرد و ڕۆیی ئەوان دەڵێن لۆ ڕۆیشتیا ئەوان لە ڤیدیۆکە باز لەوە دەکەم بە ئەوانتان گوتووە بڕۆنەوە ماڵەوە دەرگا دادەخێن مامۆستا بەشیر گوتی مامۆستا بەشیر گوتی بابا ئەمە حتا سەعاتی یەک دەتوانین لەکەم خزمەتی بۆ دابین دوای ئەوە هەر کەسە ئەمە شتەخواتی بڕۆنەوە بەڵام شەخصە بوو هاتی بوو دەیگۆ بابم لە خستەخانەیە ئەمن ئێستا حرەسیمە بسمە چێن دەری ئەگەر لە مزدەتێنم دەکاکە خۆی دەقنێگوتی لێرە بەخەر ببینەوە مشکلە نییە ئەوە بوو ئەگەنا بڕوا بکە تەنانەت فەوزەوی بوو هیچ دەگۆڕێ نەبوو ئەگەنا واتە دانەخرابوو بە کەس نەخێر خوڵی خەت ڕەحمەتی کاک دیار لێرە بوو کاک عەبدڵا لێرە بووە حاجی کامران لێرە بووە بەخۆم لێرە بوویمە مدیری مزگەوت لێرە بووە هەموو ئەو سەعاتێ ئێستا لێرەمە حتا ئێستاوەم لێرەمە هیچ مزگەوت دانەخرایە و